دڵ پارە گۆشتێکە حەولە دەم ڕۆژێ خۆشم بێ ڕێم بە هیچ بارانیە ئەچمە بەر دەرگای ئومێدم هیچ لە هیچ کارانیە بولبولێکم زۆر بە مشتاقی ئەناڵم بۆ گوڵێ ڕۆی مەباخی ئێرەم دیم گوڵ لە گوڵزارانیە دەرکراوی دێبەدێم و هیچ کەس بە موفتیش نایەوێم مشتری باری کەساسی قەت لە ئەم شارانیە هەر قسەی تاڵی لە هەر کەس ئەژنەوەم تەقسیر خوەمە ئەحمەقم بۆچی نەزانی قەن لە دەم مارانیە کەوشی پێم ئازار و تاجی سەرسەرم دەردی سەرە خۆخۆشیش ئەڵبەت لە مابەین دەرد و ئازارانیە ئاشیان عەرشێ وتی پێم مەغڵەتەی شێتی نەخۆی شاهیدی هەرگیز لە شێوەی دێ و کردارانیە مەنعی سادق مەکەن بەم وەزعە ئەو نەعاجزە پارە گۆشتێکە براگیان دڵ لە سەنگ خارانیە دەم خۆش خەندەخەن بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و بەرنمەیەکی نوێی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن و لێدوان لەسەر یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵات کە ئەویش زۆر ئاشنانیە بە ئێمە و ناوی مەلا محەممەد سادقی نگڵیە یان مامۆستا سادق کە خەڵکی مەریوانە بۆ قسەکردن و لێدوان لەسەر ژیان و بابەتە شیعریەکانی ئەم شاعیرە بەڕێز مامۆستا ئەنوەر ڕەوشن لە ڕۆژهەڵاتەوە میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستا زۆر سپاس هەروەها خات و ڤانیا فەرهاد بە ئامێری ڤایۆلین میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی ڤانیا خان بەخێر بێ خاتون زۆر سپاس مامۆستا گیان بێگومان شاعیرانی مەریوان زۆر زۆرن بەڵام وەکو ئەم شاعیرە بەڕاستی زۆر بە گشتی ناویمان نەبیستووە و زانیاریمان نییە بەرامبەری هەرچەندە خەرمانێکی زۆری لە بواری ئەدەبی کوردیا هەیە و کە تا ئیسەش ماوێتیت چاپیش کراوە حەز ئەەکەین پێمان بڵیت مەلا محەممەد سادق یا مامۆستا سادق کێ مامۆستا سادق یا مامۆستا محەممەد سادقی ئەحمەد زادە کوڕی ئەحمەد لە گوندی نگڵ نێوان شاری سنە و مەریوان لەدایک بووە یەکێکە لەو هەڵبەستوانانەی کە زۆر بەداخەوە بەرهەمەکانی تا 1970 ساڵی ڕابردوو ون بوو بە هەموو شێوازێک مەزلوم واقع بوو ئێستا کە دیوانەکەشی چاپ بووە دوای 19 ساڵ زۆر بەداخەوە کەم لەسەری ئەدوێن بڵێ مامۆستاگیان ئەو جوگرافیای شاعر تیاژیاوە و ئەو با بڵێن خانەوادەکەی کاریگەریان چی بۆ لەسەر شاعر وە ئایا ئەوە هۆیەک بۆ ئەوەی کە شاعر دەست بە نووسینی شعر بکە؟ من وازانم بەڵێ لەژێر کاریگەری بە تایبەت ناوچەکەی خۆیان کە ئەتوانین بڵێن مەریوان نگەڵ کوردستان بە شێوەیەکی گشتی ئەتوانێ کاریگەری ببێت لەسەر ئەو مرۆڤە هەستناسکانەی کە ئەتوانن بە جۆرێکی تر سەرنجی دەور و پشتی خۆیان بن و بە تایبەت ئەگەر خوێنەواریان ببێت وەک نووسەرێک وەک ڕووناکبیرێک یاخود وەک شاعرێک ئەتوانن بەرهەم و نووسراوی خۆیان بێنە دووتۆی کتێب و کاغەز و پێشکەشی بەردەنگی خۆیانی بکەن ناوچەی نگڵ ناوچەیەکی خۆش و لەبارە ناوچەیەکە کە بە هەموو شێوەیەک سروشتێکی جوانی هەیە بێگومان تەسیری بووە کاردانەوەی ناوچەی نگڵ کە شوێن لە دایکبوونی بووە لەسەر مامۆستا سادق ئێمە لە دیوانەکەی ئابینین کە بە دەیان شعری بۆ نگڵ داناوە بە شار بڵێم دەیان شێواز باسی سروشتی کردووە سروشتی ئەو ناوچەی خۆیانە کردووە ئەمە بێگومان کاردانەوەی بووە و بەڵام بێگومان هەلومەرجی کۆمەڵایەتی و سیاسیش توانیوەتی کاری تێ بکا کە لە دیوانەکەی و لە شعرەکانی ئەمە بە جوانی ئەیبینین بەڵێ مامۆستا ئەم تاوان بێگومان مەلا بووە ئەو خوێندەواری بڵین دەستکەوتە زانستی کە وەکو خوێندەواری هەیە بۆ لە چۆوە
سەرچاوی گرتووە. مامۆستا محەممەد سادق کە ساڵی 1992 لەدایک بووە و 1966 کۆچی دوایی کردووە هەر لە گوندەکەی خۆیەوە نێردراوەتە بەر خوێندن و لای مامۆستای ئاوایی یا فێری خوێندن بووە بە تایبەت فێری قورعان خوێندن بووە و دواتر ئەو دەیاتانی دەور و پشتی کە مامۆستایانی ئاینی پایە بەرزی تیا بووە هەندێکیشیان ڕۆناکبیریان بۆ مامۆستایانە لە لای ئەوان خوێندنی تەواوکرد وەک گوندی ئەوێ هەنگ و وەک گوندی پاڵنگان و دواتر چەندین دێهات و گوندی ترگەڕاوە و هەروە هاتووەتە ئاوایی سێفی خواری و لای مەریوان لەوێش خوێندنی خوێندووە و ئەرز بێت هەموو ئەمانە توانیوەتی کاردانەوەی ببێت جیا لەمانە پەیوەندی بووە لەگەڵ کۆمەڵک لەو شاعر و ئەدیب و ڕووناکبیرانە کە لە سەردەمی خۆیان ژیاون بۆیانە پەیوەندی شعریان لەگەڵ مامۆستا قانع بووە و تەنانەت جۆری بیرکردنەوەی زۆر نزیکە لە بیرکردنەوەکانی مامۆستا قانع و کێشی شعرەکانیشی باری ناوەڕۆکی شعرەکانی داوای لێبوردن هەر مامۆستاگیان باسی ئەومان کرد کە لەکوێوە کەسبی معریفەی کردووە بەڵام شاعریەکێک بۆ لەوانەی کەوا خۆشی هەوڵی پەروەردەکردنی ئەو کەسانەی کردووە کە لە دەور و پشتی بوون کە بە خۆڕایی فێری کردوون ئەم هەڵوێستەی شاعر چۆن هەڵە سەنگێنیت مامۆستا سادق دوایەوەی کە دەورەی مامۆستا و مەلایەتی تەواوەکە و لە چەندین دێهاتە ئەگە بە مامۆستای دێ مامۆستای ئاینی دێ دواتر ئەگەڕێتەوە بۆ نەگەڵ لەوێ کە شوێنی باو باپیرانی بووە لەوێ مەزرایان بووە و باخیان بووە کاتێک هاتووەوە گەڕاوەتەوە بۆ دێی خۆیان هەوڵی یاوە بە ئەرکی بە پێی ئەو هەوڵ و ماندووبوونی خۆی بژیوی خۆی دەربێنێ واتە نانی مەلایەتی نەخواردووە تەنانەت زۆر ڕەخنەی لەو کەسانە گرتووە کە بوون بە مەلاو سرفەن بۆ ئەوەی کە بژیوی بەدەستبێن مەلایەتی زۆر بە زۆری لە هەشت شعریا ڕەخنەی لەو مەلایانەی گرتووە کە بۆ نان و بۆ پارە مامۆستایەتی ئاواییەکانەکە دواتر یەنە سەر باسی ناوەڕۆکی شعرەکانی شاعر بەڵام پێمان خۆشە بەرلەوە کاک حەمید شعرێکی تری شاعرمان بۆ بخوێنێتەوە ئەگەر خاتووانیا هاوکارمان بێ فەرمون شەوی پاییزی هیجرانت هەمیشە شیوەنم گەرمە بەبێ ڕۆژی بەهاری ڕووت عەجایب بانگم بێ شەرمە بەڵێ گوێم لێ بوو خێروێژێ لە تۆی پرسی هەواڵی من گەرێ پێم خۆش بوو تۆ فەرمووت هیلاکی زەخمی خەنجەرمە لە دایرت حەسابم کەی مەقام و منسەبم ناوێ شەهنشای وەختم ئەربێژی لە بەندەی بەندەکەم ترمە بە هیوای وەستی شیرینت تەوەلای بێستونێ بووم هەزار کۆکەن سەراسیمەی تەڵاش و ڕەنجی بێوەرمە ڕەقیب ئەو نەڕقی لێمە لە پاشی سەربڕینی شەم تەمایل هەنجینەی وشکی وجودی داری بێبەرمە وتم مژگانت خوێن ڕێژن وەکو جەڕاڕی ئەگریجەت وتی کەم بدووە نامەڕبوود مژەم سەرداری لەشکرمە وتم ئەو خاڵی سەر لێوی پەڕەی گوڵتە چ ڕەمزێکە وتی کوێری ئەوە عەکسی هەسێرەی حەوزی کەوسەرمە سەحەر خێزی خۆشە سادق طلوعیدا ئەبێ هەڵسم کە چون ئازیزم ئینتیزار دەنگی ئەڵڵاهو ئەکبەرمە دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس دەست و پەنجە و خۆش خاتونکیان مامۆستاگیان ئەم شعرەی کاک حەمید خوێنیەوە بۆمان دەرەکەوێ کە شاعر چەندە زمانێکی شعری جوانی هەبووە بەڕێستان لەسەر ئەمە ئەتانەوێت چیمان پێ بڵێن مامۆستا سادق ئەگەر سەرنجی هەموو دیوانەکەی بی ئەتوانین بڵێن زمانێکی تەڕ و پاراوی بووە یا توانین ئاوا بڵێن شاعر کاتێکە شعرێک گەنووسێ شۆڕشێک لە زمانەکە ئەو شۆڕشێک لە زمانە بەرپاکراوە ئێمە لە شعرەکانی مامۆستا سادقایی بینین شعرەکانی لەباری ناوەڕۆکۆ ئەتوانین بڵێن بەشێکی شعری
مناجاتە ئاینیە شێری نیشتمان پەروەریتە لەم دیوانەیدا هەڵدان بە سروشت و بە تایبەت بە شوێنی لەدایکبوونی خۆیان هەیە لە ناوەڕۆکی شعرەکانیە بەشێکی زۆری لە شعرەکانیشی کۆمەڵایەتیە کە لەویا باسی ڕەخنە و تەنانەت هەجویش هەیە هەر لەو شتانی کە بەدڵی ئەو نەبوون جێی ڕەخنە بوون بۆی بەڵێ وەڵێ مامۆستا پرسیارێکم هەیە لەبارەی ئەوەی ئەم کەسێک بووە کە وەکو خوێندنی مەلایەتی دەستی پێکردووە و پیشەی مەلایەتیشی وەکو خزمەت بۆ خزمەتی خەڵک بەکارهێناوە بەڵام لەگەڵ ئەوە بیرکردنەوەیەکی زۆر مۆدێرن و تازەخوازی هەبووە لەوانی کە هەوڵیاوە فێری زمانی ئینگلیزی بێت ئەوە یەکێک بۆ لە هەوڵەکانی بەڵێ لە ساڵی 1340 ئاوایی لەگەڵ قوتابخانەی تیادانرێ قوتابخانە بە شێوەی مدرن و ئەمڕۆژی لەو کاتا هەر لە شعرەکانیا لە ڕەنگیاوەتەوە ئاواتەخوازە کە خۆزگە ئەویش بیتوانایە لەو قوتابخانەیەدا فێری زمانی ئینگلیزی بێ تەنانەت لە تەمەنی 6 ساڵەیە لای مامۆستایەک ئەچێ فێری زمانی ئینگلیزی بێ و لە شعرەکەیشی ئەوە ئەڵێ ئەگەر من هەموو علمی دنیام ببێت بەڵام ئەگەر زمانی ئینگلیسی نەزانم هیچم نەزانیوە هەتا فەردی زمانیش بم ئەبەو شێوە باسەکات و پێی خۆشە کە زمانەکانی تر بزانێت بۆ ئاشنایەتی لەگەڵ بیر و بۆچوون و زانستی نوێی جیهانە و هەروەها بۆ هێنانەوەی ئەو بیر و بۆچوونانی بۆ ناونەتەوە بۆ نیشتمانەکەی خۆی بەڵێ لایەنێکی تری ژیانی ئەو هەیە ئەڵێ مامۆستا سادق ئەویش هەر لایەنێکی مۆدێرنی ژیانێتی زۆر عاشق و شەیدای گۆرانی و مۆزیک بووە ئەو لایەنەی چۆن بازەکری لای جەنابەوە ئەو شتەی کە من لێ ئەزانم لە زمانی کوڕێکی مامۆستاوە بە میگەڕایەوە کاعیسا کە ئێستا لە مەریوان دەژی و خانەنشینە مامۆستای زمانی ئینگلیزیە کە خانەنشین کراوە خۆشی ئەنووسێ وەک بیرەوەری ئەمەی گەڕاوە کە گوایە باوکی زۆر هۆگری گۆرانی بووە ئەیتەوەتە لە نگڵا کە باخیان بووە کە مەزرایان بووە ئەگەر ئەو کەسانی کە هێناونی بۆ سەر زەویەکەی کاری بۆ بکەن وەک کرێکار کاری بۆ بکەن ئەوەی گەڕاوە دەنگخۆشەکانی بان کردووە کە کاری بۆ بکەن داوایشی لێ کردوون وتێتی ئەبێ حتمما بەر لەوەی کە کارم بۆ بکەن دابنیشن گۆرانیم بۆ بڵێن ئەو هەوا کۆنە کوردیانەوە ئەو گۆرانیانەی کە بەلایەوە زۆر شیرین بووە داوای لێ کردوون کە بۆی بڵێن کە ئەمە بۆ پیاوێکی ئاینی بەڕاستی لەو سەردەما 6 ساڵەوە پێش شتێکی زۆر جێی سەرنجە مامۆستاکیان پێمان خۆشە ئەگەر بەڕێزت شارێکمان بۆ بخوێنیتەوە ئەگەر خاتۆڤانیا هاوکارمان بێ شێرێکە لە ژێر سەردێڕی وەتەن وەتەن بۆ تۆ لەگەڵ ئەم ئێش و دەردا لیباسی ماتەمینم وا لە بەردا وەتەن بۆ تۆ لەگەڵ ئەم ئێش و دەردا لیباسی ماتەمینم وا لە بەردا کتێبی عشقی تۆم خوند و بەشێت بووم وەکو دێوانە بۆ تۆ دامە هەردا چ مەربوتە دڵەی مەحزون و وێڵم لەگەڵ ئەم ئاو خاک و دار و بەردا وەتەن تاکو هەواخوای تۆم جوانم ئەگەرچی پیرم و وام لە گوزەردا وەتەن گیانم فیدای فەسڵی بەهارت زەمیران و وەنەوشەولا لەزارت نەسیمی بربەیانت قوتی ڕۆحم فتوحم بۆنی عەتری کۆهسارت وەتەن شێوەت چ شیرین پەرچەمێکە شنەد ئەنفاسی ئیسا مەریەمێکە چەموکانیت عەجایب زەمزەمێکە کەژوکۆت کەعبەتوڵڵای عالەمێکە گوڵستانت نمونەی ئیرەمێکە خۆڵ و خاکت مبارەک مەرهەمێکە وەتن جیلوە و جەلات جامی جەمێکە نەزارەت دافعی دەرد و خەمێکە وەتەن شاهۆت تەهمتەن ڕۆستەمێکە کوڕەت تاجی کەیانی وا لەسەردا قەسەم بەو قەڵوەزە و شاخی شەتاوت بەعەدنی تەحتەها الئەنهاری ئاوت بە نازی ناخلبەندی شۆخ و لاوت بە تەرزی سومبڵی وەک زوڵفی خاوت بە مەیکاڵ و سەرا و هەوڵی پاوەت بە قەندیل و بە سەرپێڵی زەهاوت بە نازی ناقشبەندی خاک و ئاوت بە بەرزی سەروی ڕاستی ڕاوێساوت دوڕی خارج بە خاکت بێتەفاوت خەرید ناکەم وەکو لەعلی بەبەردا دەم خۆش مامۆستاکیان دەم خۆش مامۆستا مامۆستاکیان دیارە مەریوان جێگەی گەلێک لەو شاعیرانە بووە کە مەڵبەندی یەکەمیان بووە
شاعریش یەکێک بۆ لەوانە بەڵام ئەم نەناسراوە هۆکاری ئەم نەناسینە چی بووە؟ مەریوانی ئێمە و هەروەها کوردەواری بێگومان دەیان و سەدان شاعری تایە کە نەناسراون. من کاتێکە لە دانشگا دەرزم دەخوێند لەوێ کتێبەکانی مێژووی ئەدەبیات سێ چوار جڵدی قەوی بوون کە هەر کام لەو کتێبانە 400 لاپەڕە بوون. هەموو ئەمانە باسی شاعرانیان کردبوو کە بە فارسی شعریان وتبوو تەنانەت گەڕابوون کوێرە دیەکانیش ئەگەر شاعرێک تاکە بەیتێکی نووسی بێت ژیان نامە و شەجەرەنامەیان بۆ نووسی و تاکە بەیتەکەیشیان تۆمار کردبوو. بوو لە مامەسە بەس بیرمان نەچێ قسەکەت بیر نەچێ بەڵام مەریوان شاعرانی زۆر بە ناوبانگی شتیا هەیە شاعرانی وەکو قانع وەکو کاکە حەمیناری بەڵێک ئەوانە خەڵکی مەریوان بوون و ناوبانگیان هەموو کوردستانی گرتووە ینی بڵین لە هەموو بەشەکانی کوردستانە ناوبانگی خۆیان هەیە. بەڵێ بەڕاستی وایە مامۆستا قانع و کاکە حەمەی بێلوو یاناری دوو شاعرن کە شعریان گەیاندووە بە لووتکە و ئەو شانازیان بە مەریوان بەخشیوە کە کاتێک باسی مەریوانەکرێ بەبێ قانع و ناری باسییان لەواقع باسی مەریوان ناکرێ و جێی شانازیم بۆ ئێمە مەبەسم ئەوە بوو کە ئێمە دەیان شاعرمان هەیە ئێستا هەر لە ناوچەی مەریوان هەروەکو مامۆستا سادق کە دیوانیان ئامادەیە و بەڵام چاپ نەکراوە ئەمە من یەکێ لەو هۆیانی ئەوە ئەزانم کە ناوەند و مەڵبەندێکی وامان نەبووە کام کەوێتە شوێنی ئەم کارە پارە و پوڵێکی تایبەتیشی گەرەکە چاپی دیوانی شاعرەکانمان و تەنانەت بە تایبەت بۆ مامۆستا سادق هەندێک ڕوودا و ڕوویداوە بۆ ئەوە کە بڵێن بەرهەمەکانی نەماون بۆ وێنە چوار دەفتەری شعری مامۆستا لە ڕووداوێکا ون بووە نەماوە بەوە بابەتێک ئەوەی دیوانێکی لەگەڵ مەلا محەممەدی خاچی داوێتی بە مەلا محەممەدی خاچی بەڕاستی بە تەواوەتی لەسەر ئەو ڕووداوە نازانم بەڵێ ئەمە شەر کوڕی مامۆستا سادق گێڕایەوە کە بەڵێ مامۆستا محەممەدی خاکی لە شاری مەریوانە پێ ئێگەیە و ئەڵێ من سەردەمێک لە دووڕۆ بووم دووڕۆوەتە شێ عوسمانی نەخشبەندی لەوێ بووە و بارەگای سۆفی و تەرەقەت بووە و هەموو زانایان و عالمان لە سەردەمێکا ڕویان تێکردووە مامۆستا مەلا محەممەد سادقی نەگەڵ دیوانێک لە نووسراوەکانی خۆی دێنێت و دەیدا بە مامۆستا مەلا محەممەدی خاکی پێی دەڵێ مامۆستا سەیدیان کە لەو کاتا چاپەمەنی بووە لە مەهاباد ئەمە دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی چل بۆ دەیەی چلی هەتاوی دەڵێ ئەم دیوانم بەشکم بگەین دەستی سەیدیان لە مەهاباد چاپیکەن ئەوی دیوانەکە لای خۆی هەڵەگرێت و تا سەیدیان دێت بۆ دووڕۆ دیوانەکەی پێدا ئەوش وعدی پێدا کە دیوانەکەی بۆ چاپکەم بەڵام کە سەیدیان نەگەڕێتەوە بە مەهاباد چەندین ساڵ تێ ئەپەڕێ بەسەر بابەتەکە و دیوانەکەی چاپ ناکرێ مامۆستا خۆی ئەڵێ من وەک ئەرکێ بوو ئەمانەتێ بۆ بەلامەوە هەڵاسم ئەڕۆم بۆ مەهاباد ئەچێ بۆ ئەوێ و چاپەمەنی سەیدی پەیاکات و ئەبینێت کە خۆی فەوتی کردووە بەڵام برایەکی لەوەیە داوای لەکە ئەژێ من ئەو دیوانە نردوومە و بڕیار لەسەرەوە بە چاپ کرێ چی لێ هات بەڕێز سەیدیانی برای مامۆستا سەیدیانی گەورە ئەڵێ وڵا ئەو دیوانە و چەندین دیوانی ترمان فەوتاوە و بەداخەوەستنیە ون بووە ئەوەی یەکی تر لە بەرهەمەکانی بووە کە زۆر بەداخەوە فەوتاوە ون بووە هەڵێ بگەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە کە جەنابەت خۆت بۆت هەڵبژاردم شعری 200 جار طفلی نەوزادی دڵی من 12 مانگە شینەکە شینی هیجرانی جەمالی دڵبەری دێرینەکە بم بە قوربان چاوەکانی وا بە عەتفی نیم نیگە چاوی عاشق ئەشکە ڕێژێ و قەڵوەزەی خوێنینەکە بۆ فیدای سەروی باڵات دەست بە دوعام دەم بەدەم زوانی زیکرم دائیمەن هەر ڕەبونە الئامینەکە ئەو نەهیلاکم بەلایەن سەرمەوە وا حازرە مامۆستا ڕۆژێ 200 جار تەرتیلی یاسینەکە دڵ لە دووری دڵبەرە سەختی عەزابی خوێندووە ئێستا مامۆستای خەمانە و تەدریسی ناڵینەکە باخێکم ناوە بە یادی پێچ و تابی زوڵفیەوە دووکەڵی ئاهی دەروونم دەورەکەی بەرژینەکە
مردۆ توخوا بڵێن پێی بێتە سەیری قەبرەکان وا مەلا سادق بەسەرمەوە چل شەوە تەڵقینەکە. دەم خۆش خەندەخان مامۆستا گیان دوا پرسیارمان ئەوەیە ئێمە باسی بابەتە شعریەکانی مەلا سادقمان کردو مامۆستا سادق کە شعری نیشتیمانی دڵاری کۆمەڵایەتی لە زۆر بابەتە شعری نووسیوە بەڵام یەکێ لەو بابەتانەی باسمانەکە شعری هەجووی هەبووە جا ئەم شعری هەجووانە ئەچێتە چ قاڵێکەوە ئایا هەر بۆ خۆشی هەجووی کردو یا بەڕاستی هەجووی ئەو کەسانی کردووە کە ئەو شعرانی بۆ نووسیون. مامۆستا سادق کە سەرنجی ئەو شعرانە کە باسی وەکو بێژی ناوەڕۆکەکەی هەجووە یا تەنزە یا پێی خۆش بووە بە سۆحبەت یا بە شۆخی شتایەک دەرببڕێ ئەگەڕێتەوە بۆ دووسێ شێواز بەشێکی باسی چارەڕەشی خۆیە کات کە ڕەخنەی گرتووە بە زمانێکی تەنزاسا یا هەجووی خۆی کردووە ژیانی پڕ لە نەکبەتی و چارەڕەشی خۆی کە کۆشە خێزانی بووە و زۆر بە سەختی مناڵەکانی وە بەخێو بووە بەشێکی ڕەخنەی لە هەندێک لەو مەلایانەی گرتووە کە زۆر بەداخەوە هەڵنەساون بەرکی پێگەیاندنی کۆمەڵگا بەڵکو پێیان باش بووە کە بەڕواڵت دیندار خۆیان بنوێن و بەڵام دیوی ناوەوەی ژیانیان جۆرێکی تر بووە وەک ڕەخنەی لەوە گرتووە ئەرز بێت ڕەخنەی لە هەندێ هەڵسوکەوتی کۆمەڵایەتی تر گرتووە کە هەر بە زمانی تەنز و بە وەک بڵین هەجووی ئەو شەرایتەی کردووە و باسی کردووە بۆ باسی بەرهەمە هەجووەکانی یەکێتر لە کوڕەکانی مامۆسا گەڕێتەوە ئەڵێ من لە پێنجوێن فەقێ بووم لە مزگەوتی برایم پاشای پێنجوێن کە مامۆساقانە ڕێیەکەوێتە ئەوێ کە ڕێیەکەوێتە ئەوێ و هەروە ئەزانێت کە من نەگەڵیم پێ ئەڵێ مامۆستا سادقە ناسی نەگەڵ ئەمیش ئەڵێ من کوڕی ئەوم ئەڵێ دەی زۆر باش ئەمڕا باوشی پیاکەم ناولای ماچەکات و ئەڵێ تۆ برازای منی چونکە من لە ڕێی شعرەکانی و مامۆستا سادق ئەناسم بە تایبەت شعرە هەجوەکانی زۆر بەلامەوە بەرزن و شیرینن ئەمە وەک بەشێک لەو باسە کە باسی هەجوەکە تەنانەت هەر ئەو کاک عومەرەی دێتە سەید سادق لەوێش لە سەید سادق ئەڵێ مەلا ساڵح ناوێت لە حوجرا هەمیشە دەفتەرێکی گەورەی بەلاوە بووە شعرەکانی مامۆستا سادق بە تایبەت شعرە هەجوەکانی ئەخوێندەوە و پێەکەنی و تاریفە کرد ئەوی چەند جار پێم خۆش بووە کە ئەو دەفتەری لێ وەربگرم بەڵام ڕوون نەبوو لێ وەربگرم ئەویش وەک ئەو باسە کە باسم لەسەر کرده بوو بەرحاڵ شاعر بیرێکی تیژی هەیە بە هەر زمانێک بێت ئەو بیرە تیژەی خۆی دەرەبڕێت بە شێوە زمانی گۆرانیش بە دیالکتیکی شعری بەڵێ بە دیالکتیکی گۆرانی شعری هەیە و بەشێک لە دیوانەکەی نزیکەی 40-50 لاپەڕەیەکی بە شێوەزاری گۆران نووسراوە. مامۆستاگیان ئەمەوێت زۆر سپاسی بکەم بۆ ئامادەبوونت کە لە ڕۆژاڵاتەوە تەشریفتان هێناوە بۆ بەرنامەکەمان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ ئێوەش سپاس بۆ خاتووانیا دەست و پەنجە سپاس بۆ تۆش خاتووانیا زۆر سپاس بۆ هاوکارم کاک حەمید ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی شاعر کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان دێنین تا بەرنامەی داهاتوو هەر شاد و سەرفراز بن. وهارن بيدي بناي شاديا بندي آزادي روي آزاديا وادي شوق زوق ضلق شاديا عاديا عيدي ما درزاديا دوران دولة شاي فروردينا بساتج وفرش زمردينا هاني هنهن باد شمالا صداي سوزدنگ سد برزي ويالا خم وخجالت سروس او دامان رما پري كنج تاريكي كتمان سرما سر بالرياء شن قتل واجب إحقاق حقا دفاع غاصب هەڵاڵە برمە و هەڵمەڵە و شەسپەر نمونەی ئێرەم خەتمی و نیلوفەر نەورۆز گوڵچەنی بەرزەڵێن جەکۆ عەباسی و لەولاو چنوور و شەو بوو